شتاك فراغ ليلي شتاك فراغ قرني يا بشيرين عقرم. من وكو علي سي خالد أو قار قشن خلكي علي مصطفى سر بناحي قاعد كرم ناوچەی جەباری ئێمە هەر لە باو باپیرانەوە حەزمان بەم شتانە هەیە حەز دەکەین ئەم شتە کوردیانە و کەلەپوریانە لە ناو نەچن. هەموو کاتێ ئەم شتانە مەبووە. من ئیسەی زۆری کات بە زستان بە تایبەتی وها لە دوێخان باوکم و باپیرەمەوە وها ئەو خۆیم گردووە پێوە ئیسەیش زستان بێ ئەو سەماوەرە لە دیار سرم ئیشەکە هیچ کاتێکیش لە باو یان جاجم گیان جاجمیان لێفرەن دەمبانمە بزستانە ناخەوم بەیانیش هەڵەسم سەماوەر لە قەدمە و چایبان سەماوەر بە قۆری شوشە ئەخۆم لەگەڵ ڕۆن ساغە ئەوەی زەوڕۆنمە هیچ کاتی ڕۆن ساغ لە من نابڕێ ئەوەی کە بە تەمەنە سەرۆی 50 ساڵە بێتە ئێرە زۆر مرتاحە بێ نەفسیەتی مرتاحە بێ ئەو کاتەی تێدەبیر خۆی بەکاری ئەهێنە ئەو کاتەی بەکە ئاەتێتەوە بیر کە ئەنفال نەبوو ناومان نەبیست ڕووی نەدابوو ئەو کاتەی بیر دێتەوەکەوا براگانی بەدەوریا بوون ئەو کاتەی دێتە فکریکەوە لە ناو کە زووکار خوا لە ئاوایی ئەژیا ئەمە هەتاکو ئیسە کل و کلدان تیاحتی ئەمە هینە ئامۆژنمە ئەوەتەزە کلەکەی تیاح ئەمە هین پێش ئەنفالەکەیە هین دایکی هاوڕێ زۆر خۆشەویستم ئەوە نێلێ ڕست بوو ئیتر ئەنفالەکە هاتەبانە لاقێنەکە وەکو خۆی ماوە ئیسە شەمەش وەکو ڕەمزێ کرمانتەدارە ئەم فانۆزانەش زۆر کۆرن ئەمە تازە مۆیدەکانیە بەکار نەهاتووە ئەمەش حەزەکەین بەبیری گەنجی بێنینەوە ئەمە پیشزەوانە بوو جاران ئەمەش زۆر کەس ئەمەی نەبوو. هەم جارە بەس خانوو بکەم کە خۆم دروستی بکەم پێش هەمووی دوێخانێک گەورە دروستەکەم دوو ئەوەنە سیوە نێمە بێ بە قوڕ من ئاواتم ئەوەیە یادەوەری هەشتاکان و هەفتەکان زندوو بکەمەوە باوەڕت هەبێ یە غورفەیە قوڕ بێ خانی کاژی ناگۆڕمەوە هەر ئیسە ئەل لە ناو غورفەیەکدانم قوڕ بێ وازانە مڵک دنیای منە ئێستش جام من فافۆنە قۆری من شوشەیە خواردن بەیانانم ڕۆن ساغە من هەر چۆن جاران باوکم باپیرم ئەژیا ئیسەش جا مناوایە هەتاکو منش بمێنم لەبان ئیسپەنج و شداناشم لەبان لە باو داشم لەبان لە باشە خۆ قسەی کۆتایی ڤار دەیکات.